بینانی بەڕێز جارێکتە سڵاتان لێبێ کاک ئەحمەد پێم خۆشە سەرتاوت لێ پرسم کە هیچێک لەو پرسە سەرچیانە یا لەو ڕخنە سەرچیانەی کە بەشێک لە چاودێرانی میدیای کوردی ئاراستەی میدیای هەلیەکەن بە شێوەیەکی گشتی و لە ناویشانە گۆڤاری لڤین ئەوەیە کە ئەم میدیایە بە شێوەیەکی گشتی کار لەسەر وروژاندن و کار لەسەر هەندانەکە نەک بە قەدەوەی گوێزانەوەی زانیاری بێ بە شێوەیەکی بێلانانە بۆ هاوڵاتی و کار لەسەر کۆمەڵێک عینوان و بابەتی سەرنجڕاکێش ئەکا نەک خوێندنەوەیەکی واقعانەی ئەو بابەتەی کە هەیە. ئەبێ لەوە دەست پێ بکەین ئایا وروژاندن لە میدیادا حرامە و حاڵەتێکی ناپیشەیە و حاڵەتێکی ناتەندروستە پێچوانەیە لە چه ڕۆژنامەیەکی دنیادا یاخود لە چه کەناڵێکی میدیایی دنیادا ئیسارە وەکویەشێک لە بنەڕەتە پێویستیەکان مامەڵی لەگەڵا ناکرێ. ئێمە لە بەدەم دوو ژوەر وروژاندەداین. وروژاندنێکی پێویست کە پێویستە هەموو میدیای بزانێ بە چاوێکی عقلانی و بە بیرکردنەوەیکی ژیرانە مامەڵی لەگەڵا بکە. ئەم جۆرە ئیسارەیە یەکێکە لە ئۆنسورە سەرەکیەکانی میدیایشی ڕاستەقینە لە دنیادا. بەڵام ئەگە قسە بێ لەسەر وروژاندنی ناپێویست یا وروژاندنی ناسروشتی یا وروژاندنێک کە لە پێناو شێواندندا بێ، ئەمە خیانەتە لە خوێنەر و خوێنەرێکی ناتێر دروزەکەی و خیانەتە لە سومعە و بەهای پیشەی ڕۆژنامەوانی هەر کەسێک کە پشتی پێ ببەستێ و تا تەجاوزکردنی سیفەتی ڕۆژنامەنووسیە. و سێەم خیانەتە لە کەسایەتی ئەو ڕۆژنامەنووسی کە ئەوێ لەم ڕێگایەوانێ بەها بۆ خۆی و بەها بۆ ڕۆژنامەکەی دروستکە. ئەگەر ئەمە تەوزیف بکەین لەسەر ڕاگەاندنی ئازاد لە کوردستاندا لە کام جۆر ئیسارەیە، بە دڵنیاییەوە من پێم وایە ئەوەی کە خەڵک ناوی دەنێت وروژاندن هەرچەندە لە ئاستێکی پێویست و ئاستێکی باڵادا نیە، بەڵام ئەو وروژاندنەی کە لە میدیای ئازاددا تا ڕادەیەک بوونی هەیە لە جۆری یەکەمە کە وەکو وروژاندنێکی پێویستە وەگەوەی کە لە ستانداری نێودەوڵەتیدا پێی دەوترێ خۆی ناوچێشتی میدیایشی ڕاستەقینە کە پێویستە بوونی هەبێت. بە تایبەت ئەمە لە دۆخی سروشتی میدیادا، بەڵام لە کاتێکا کە میدیا بە دۆخێکی ناسروشتیا تێپەڕە بێت، وەزیفەکەی تەنها شەڕ نابێت توانێت لەوەی کە تۆ بێت لە بەپێی چەند سەرچاوەیەکی جیاواز ABCD زانیاری ببەخشیتە خوێنەرەکانت بینەرەکانت بیسەرەکانت، بەڵکو وەزیفەی ترت هەیە. ئەم وەزیفەیە ئیجبارت دەکات لەسەر ئەوەی کە لە پاڵ پێدانی زانیاریدا حاڵەتی ڕادماییکردن هەیە. بەڵام کاک ئەحمەد ئەمەوێت ئەوت دەپرسم کە ئەو ڕخنەی کە بەشێک لە چاودێران ئاراستی میدیای هەلیەکان سەبارەت بە وروژاندن بە تەنها ئەوە نیە بابەتێکی سەرنجڕاکێش هەڵەبژێرێکە ئەرزێتێکی لە ناواقع هەبێت بەقەدەوەی هەڵبژاردننی کۆمەڵێک مقتەتەفاتە کۆمەڵێک دیمەنە لە ناو ژمارەیەکی زۆر لە دیمەنەکانی واقعە بۆ زیادکردنی نسبەتی فرۆشی ڕۆژنامە، بۆ زیادکردنی نسبەتی خوێنەر لەسەر حسابی ناوەڕۆکی ڕاستەقینی بابەتەکە. ئەگەر کارێکی لەو جۆرە بێت کارێکی ناپرۆفشناڵانەیە، بەڵام پرسیار لەوەدا فعلەن میدیای ئازاد بریتیە لەم تایپە، بریتیە لەوەی کە تەنها هێندێت تێبینی و مقتەتەفات بە خوێنەر و بینەر و بیسەرەکانی ئەفرۆشێتەوە یاخود ئیشکردنە لەسەر ئەو جومگانەی کە لەناو کۆمەلگادا هەیە. کاگومێت واقعەکەیە لە میدیای ئێمەدا کە سەقافەی ڕۆژنامەوانیمان نییە، ینی شتێک نییە پێی بوتێ ڕۆشنبیری ڕۆژنامەوانی نە لای دەسەڵات و نە لە لای ڕۆژنامەنووسەکان وەک نە لای جمهوریش، چونکە ڕاگەاندن سێکوچکەیەکی پێکەوە بەسراوە لە نێوان ڕۆژنامەنووس لە سەنتەرا دەسەڵات لەسەرەوە خوێنەر و جمهور لە خواری خۆیەوە. ڕۆشنبیریەک نییە کە ئەم سێ جمگەیە پێکەوە گرێ بداتەوە. پێمان وایە مەسەلەن ئەو واقعی لە کوردستانە هاتۆتە کایەوانێ دەسەڵات دێت تعریفی هەموو شتەکانە کاتەوە و ئەوەی بەو پێوانانەی خۆی نەگونجێت واتە بەو نەبێتە کاڵایك بۆ بەرژی ئەو وایدا ئەنێ وایدا ئەتاشێت کە ئەمە خیانەت دەکات لە ئیشە بنەڕەتەکەی لە ئەدا ببوورە لە ڕووی ئەکادیمیەوە کاتێک کە ئێمە ئەبێدان بۆدا بنین کە ئێمە لە قەیرانە ئاژین، هەم سیستەمی سیاسیمان قەیرانی تێدایە و سیستەمی ڕاگەاندنیشمان قەیرانی تێدایە. تیۆرەکانی ڕاگەاندن لە بارودۆخی قێراناویدا باز لەوە دەکەن کە میدیا لە وەڵامی پرسیاری پێشوودا
ویستم سەرنج بۆ ئەوە ڕابکێشم کە دوو حاڵەتە حاڵەتێکیان پێدانی زانیاریە حاڵەتێکیان حاڵەتی تەوجیهیە ینی تۆ ناکرێت کۆمەلگا بەجێ بهێڵی بەبێ ئەوەی کە پێی بڵێ چی ئەگوزارێت تەنها لە ڕێگای کۆمەڵی داتاوە نا تەنها ئەوە نییە کە تۆ لەم تەلەڤیزیۆنی خۆتەوە پێی بڵێ لە خۆپیشاندانەکانی سلەیمانیا 20 کەس کوژرا لە دەرەوەی ئەو 20 کەس کوژرانە ئەبێ ئەوەی پێ بڵێ هۆکاری ڕوودانی ئەم قێرانە چی بوو ئەم شەید بوون یا کوژران یاخو پەلامادان یا سووتانی بازاڕێک چی بوو واتە وەیان ئەبێت هاوڵاتی چی بکە لە کاتی قەیرانە ئێمە پێمان عەفوم بکە دەسەڵات پێمان ئەڵێ ئێوە وەزیفەتان تەنها بریتە لە پێدانی زانیاری و ئەبێت ئەو دیوە تەوجیهێ لێ لە ڕۆژنامەنووس بسێنەوە من پێم وایە بنەڕەتێکی ڕاستەقینە لە کاری میدیایی لە هەرێمی کوردستانە وونە ئەویش ئەوەیە کە ناتوانین نەتەعریفیکەین و نەزاریاریشمان هەیە کە چۆن مامەڵەی زۆر سپاس بەڕێز مامۆستا فرساد لە ڕوانگەی ئەو قسەی کاک ئەحمەدەوە کە باسی لەوە کە دەسەڵات میدیای دەسەڵات لە کوردستاندا دەیەوێت میدیای ئەهلی بەپێی پێوەرەکانی خۆی بپێ و لەم ڕوانگەیەوە بەردەوام میدیاکانی سەر بە هەردوو پارتی دەسەڵاتی داری حکوومەت کوردستان بە شێوەیەکی گشتی تر ئەخێرنە ژێر ڕخنەی ئەوە کە ئەوەی لای ئەوان بنچینەیە بۆ کاری میدیایی بریتێ لە بەرژەوەندەکانی حیزب و بەرژەوەندەکانی حیزب لە هەموو قۆناغەکانە لە هەموو ئاستە جیاوازەکانی مامەڵەکردن لەگەڵ هەموو ڕووداوەکانە خاڵی سەرچیەوە لەم بنچینەوە هەموو دنیای دەرەوە ئەپێون بە باش و بەخراپەوە دەگەشتن تۆچی من لەگەڵ ئەم ڕەهایی لەگەڵ ئەم مطلقگەرایە نیم کە هەڵسەنگاندن چ بۆ میدیایی دەسەڵات و چ بۆ میدیای ئەهلی و میدیای ئۆپۆزیسیۆن بیکەین پێم وایە کاتێککە هەڵسەنگاندنی بۆ دەکەین جارێ پێش هەموو شتێک ئێمە لە کوردستان بەداخەوە تا ئێستا سنتەر و شوێنی ئەکادمی زانستیمانیە بۆی هەڵسەنگاندنمان بۆ بکات لە دوای ئێمە باسی ڕووداوەکانی دوای ئەم دوومانگە دەکەن کە ڕویانداوە ئایا پێوەری خەڵک پێوەری خوێنەری ئەو ڕۆژنامە ئەهلیانە حزبیانە ئەو کەناڵە ڕاگەیانانە ئۆپۆزیۆن چی بەسەر هاتووە دوای ئەم ڕووداوانە بۆیە ناچار دەبین شتەکان بە شێوەیەکی ڕێژەیی باز بکەین ینی هەر یەکەمان لە تێڕوانینی خۆمانەوە باس هەڵسەنگاندن بۆ بارودۆخەکەن بە تەکید لەم هەڵسەنگاندنش هەندێک زار لەوانەیە عاتفی بڕیار بدەین و لەوانەیە هەندێک زار نازانستیانە بڕیار بدەین بەڵام ئەوەی کە وەکو باسم کرد و ئەو ڕێژەیە کە لە لای منە و لەو ماوەی ڕابردوو هەستم پێ کرد و هەڵسەنگاندنی بۆ دەکەم ئەوەیە کە هەندێک هەڵە خوێندنەوە بۆ تەواوی میدیا هەیە و هەندێک شت کە پێشووتر ڕوون و ئاشکرانە بوو ئێستا تەسەوەڕ دەکەم لەلایەن خەڵکی کوردستان من ئەمەیە مامۆستا پرسیارەکەی من ئەمەیە میدیای دەسەڵات تا چەندێک ئەو ڕخنەی لە ئەجیرە بەردەوام کە بەرژەوەندەکانی حیزب ئایدۆلۆژیای حیزب بەمانایەکی تر دید و بۆچوونی سەکردەکانی حیزب خیتابی ڕسمی میدیای دەسەڵات پێکهێنێ و لەسەر ئەم بنچینەی مامەڵە دەکات نەک خوێندنەوەیکی واقعیانەی واقعەیە نەک مامەڵەکردنێکی بێلایەنانە و پرۆفشناڵانی کاری میدیایی ئەگەر میدیای حزب بە پێوەری ئەوەی کە لەبەرەی دەسەڵاتەوە بێت لەوانەیە ئەمەیان حاڵەتێکی زۆر ناسروشتی نەبێ بەڵام ئەوەی کە ناسروشتیە و ئەوەی کە لە ماوەی ڕابردوو بۆ ئێمە سیر بۆ ئەوە بوو کە میدیای ئەهلی و میدیای کە ئازاد و هەریەکە لە ئێمە لەوانەیە بەشێکی بچووکی داهاتی خۆشمان بێ بۆمان تەرخان دەکرد و دەبانکڕی دەمان خوێندەوە بەڵام بەداخەوە لە ڕووداوەکانی ئەم دوایە ئەم دابەشبوونە نەما بە تێڕوانینی من ئێستا دابەشبوونەکە دوو بەرەیە دابەشبوونێکە میدیای دەسەڵاتە و ئەمەشیان دیسان ڕێژەیە لە ناو میدیای ئەهلی و میدیای ئازادیش کۆمەڵێک ڕۆژنامە و رادیۆ و گۆڤار هەن تا ئێستا بە هەندێک پێوەری ئەتیکی ڕۆژنامەگەری مامەڵە دەکەم بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر وەکو باسم کرد هەڵسەنگاندنێک بکەین بەرەیەکیان بەرەی ئۆپۆزیسیۆنەوە بەرەیەکیشان بەرەی دەسەڵاتەوە پێشووتریش ئەوە دەگوترا کە معادلەیەکی غێر متەکافی ئەواتە نابەرامبەرە بەرەی دەسەڵات ئەوەندە میدیایەکی زەبەلاحی هەیە ئەوەی تر کەمترە بەڵام ئێستا ئەگەر بە عەمەلیەکی حیسابیش دای بنین هەست دەکەین بە هەمان شێوە بەرەیەکی گەورەش لەم بەرەوە هەیە کە بە هەموو قووەتەوە لەگەڵ ئۆپۆزیسیۆندایە و خیتابێکی منەظەم و بۆیە بە تێڕوانینی من ئەم شێوازە تەقلیدیە کە پێشووتر هەبوو بۆ تەقسیمکردنی میدیا پێم وایە ئێستا نەماوە واتە بەس ببوورە ئاخر دەمەوێت بڵێم لەم دوایە میدیای ئەهلی بژمارەیەکیان دیسان تەکی دەکەمەوە بە ڕێژەی ئەمەشیان لە میدیایەکی ئینتقادی گواستیانەوە بەرەی خۆیان بۆ میدیایەکی دوژمنکارانە بەرامبەر دەسەڵات یعنی ئەم خیتابە ئینتقادیە کە پێویست بوو هەبێت و ئێمەش بە ضروری دەزانین لە کوردستان بەداخەوە خیتابەکە تحول بوو بۆ خیتابێکی عیدائی
دەبواە خیتابەکە لە خیتابێکی ڕقابی مابوایەوە بە یەکسانی ڕقابەی لەسەر ئۆپۆزیسیۆندا نابایە لەسەر هەڵسو و کەوتەکانی لەسەر هەڵەکانی بە هەمان شێوەش بابەت جدیتریش لەسەر دەسەڵاتی دانابایەوە ڕقابەی کار و ڕفتارەکانی دەسەڵاتی کردبووە بەڵام ئەممان نبینی. زۆر سپاس قسێکە تەبێ لەسەرەوە با من بڵێ فەرموو. ببوورە من پێم وایە ئەبێ بە دیقەتتر بین و ئەکادیمیتر بین و زوڵم نەکەین لە کاتێک کە پۆلێن دەکەین. پۆلێنکردنەکان نابێت پۆلێنکردنیشی میزاجی بێ و پۆلێنکردنیشی ئایدۆلۆژی بێت. ئەوەی کە ئێستا گوزەرێ بەڕای چاودێرانی میدیای نێودەوڵەتی کە ئێستا زوومیان لەسەر هەرێمی کوردستانە میدیا 4 پۆلە ئێمە ناکرێت لە ڕوانگەیشی سیاسی خۆمانەوە میدیا بکەینە 2 پۆل یا پۆلێکی ئۆپۆزیسیۆن پۆلێکی دەسەڵات. میدیا لە هەرێمی کوردستانە میدیای سوڵتە هەیە، میدیای ئۆپۆزیسیۆن هەیە، میدیای سێبەری سوڵتە هەیە و میدیای ئەهلیش هەیە. حجمەکەی چۆنە و قەبارەکەی چۆنە و تەسیراتی چۆنە ئەو حاڵەتێکی جیاوازە. ئەگەر لەسەر دۆخێکی گشتی لەسەر ئاستی دەوڵەت تا سەیری میدیا بکەین لە عالەمە میدیا سێ ئاستی هەیە. میدیایە کە دیفاع لە سوڵتە ئاکات و ناساوە بە ئیعلامی سوڵتە. میدیایەک تر هەیە مقاومەی سوڵتە ئاکا کە میدیای ئۆپۆزیسیۆنە. میدیایەکەیە کە مراقبەی سوڵتە ئاکا کە میدیای ئازادە و میدیای ڕاستەقینەیە. مۆدێلی یەکەم و دووەم لە میدیا زادەی قۆناغێکی مێژووین کە سەرچاوەکەیان ئەو نیزامە تۆتالیتاریانەیە ببوورە. کاک ئەحمەد پرسیارەکە ئەمەیە میدیای ئەهلی لە هەرێمی کوردستان ئەو قسەی کاک فرسەت وتی بە شێوەیەکی تر لە ناوەندی جیاواز و لە ناو خەڵکی دیگەشەوە ئەم قسەیە کراوە کە میدیای ئەهلی لە کوردستان بە شێوەیەکی گشتی تەبەنای هەمان ئەو خیتابە ئیعلامیەکە کە ئەو ئۆپۆزیسیۆن هەیەتی و میدیایەکە بەردەوام دەنگدانەوەیەکی فراوانتر و شعبیتری میدیای ئۆپۆزیسیۆن لە کوردستان. ئەمە زوڵمەکەیە. ئەمە زوڵمەکەی ئەمە ناساندە ناسروشتەکەیە بۆ میدیا. ئێمە ئەگەر باس لە سەرهەڵدانی میدیای ئازاد و ئۆپۆزیسیۆن بکەین لە 2 قۆناغی جیاواز هەیە. یعنی ئێمە هەمومان شایدین لەسەر سەرهەڵدانی میدیای ئازاد کاتێک کە بوجودیە بۆ ئەو کەناڵانەی کە پێیانەوتێ میدیای ئازاد پێ سەرهەڵدانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە هەبووە و ئەجەندا و بیرکردنەوە و سیاسەت و ستراتیژیەتی ئەم دوو میدیایە ئەم دوو ئاراستەیە تەواو لە یەکتری جیاوازن. لەبەرەوەی میدیای ئازاد پرۆژەیەکی سیاسی نییە تاکو بێت ململانی پرۆژە سیاسەکەی دەسەڵات کات و لە ڕێگای ئۆپۆزیسیۆنەوە بێت. خاڵەکە ئەوەیە جیاکەرەوەکانی نێوان میدیای ئۆپۆزیسیۆن و میدیای ئازاد چییە؟ ئەمە شتێکی زۆر گرنگە. بەڵام تاکو ئێستا لە هەرێمی کوردستاندا شیکارێکی زانستی نییە و دەسەڵات تەنها بە مەقایسی خۆی لەم جۆرە میدیای. بەڵام ئێمە ئەتوانین بنچینەکانی ئەو بنمونە بهێنینەوە کە میدیای ئەهلی میدیایەکە ئەوەندەی چاوی لەسەر کەم و کوڕەکانی دەسەڵاتە چارەشێکەوە چاو لەسەر کەم و کوڕەکانی ئۆپۆزیسیۆن نیە. مافی سروشتی میدیای ڕاستەقینە میدیای ئازاد کە من ناوی ئەنێ میدیای ڕاستەقینە ئەوەیە کەم و کوتەکانی دەسەڵات بێنێتە پێشەوە. بەڵام بەوەی کە ئایا ئێمە قسەمان لەسەر ئۆپۆزیسیۆن نەکردو بێگومان ئەمە تاوانێکی عەلامی ئەخرێتە پاڵ میدیای ئازاد. لە دەیان شوێنە ئێمە قسەمان لەسەر سیاسەتی ئۆپۆزیسیۆن کردو. بەڵام کاگومێت ئەبێ بزانی دەسەڵات حەجم و قەبارە و تەسیراتی زۆرتر لە ئۆپۆزیسیۆن دەسەڵاتە خزمەت گوزاریەکانی بەدەستە دەسەڵاتە سیاست دیاری دەکات دەسەڵاتە جومگەی ئابووری پەروەردە تەندروستی ئاسایش پۆلیس قەیرانەکانی لەبەردەستە کەواتە کاتێک کە تۆ قسە لەسەر دەسەڵات دەکەی ئەبێ بە پێی قەبارەی خۆی قسەی لەسەرا بکەی. ئێمە ڕەخنە ئەگرین لە نەبوونی خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستانە چێ لێ بەرپرسە ڕاستەخۆ دەسەڵات لێ بەرپرسە. دەمێک ئێمە لە بەردامی خۆمانە ڕاماگەیاندوە ئێمە ئۆپۆزیسیۆن نین باشکرا بە هەموو خەڵکی کوردستان ئەڵێین ئۆپۆزیسیۆنین لە ئەجێندای ئۆپۆزیسیۆنیش جێبەجێ ئەەکەین. بەڵام ڕێگاژ نادەین خەڵکی لە دەروی خۆمان پێناسمان بکاتە بەر. ئەمە پەیوەندی بچەوە هەیە پەیوەندی ببوورە پەیوەندی وەکووتم بە هەڵەتێگەشتن لە واقعەکەەوە هەیە. ئێستا دەسەڵات یەک وێنەی ئایدۆلۆژی هەیە بۆ میدیا ئەو وێنەیە کە ئیشی تەنها بەخشینی زانیاریە وەکو وتم ئێمە لە قەیرانێکی قوڵە ئاژین لە کاتی قەیرانە ئیشی میدیا ئەوەیە کە زانیاری بڵاوەکاتەوە و شیکاری زانیاری ژەکات و خۆپارێزیش لە ڕووداوەکان ئەداتە چی ئەداتە بینەرەکانی بیسەرەکانی خوێنەرەکانی دەسەڵات کە ببوورە کە دەسەڵات دەگاتە جومگەی شیکاری سیاسی لای ڕۆژنامەنووس ئەڵێ بڤێ و هێڵی سوورە و ئەخاتەوە خانەی ئۆپۆزیسیۆن. زۆر باشە کاک فرسەت کاک ئەحمەد ئاماژەی بەوە کرد کە ئەمە دیدی دەسەڵاتە ئەوێ بەردەوام میدیای ئەهلی بچووک بکاتەوە بێکاریگەری بکە بەوەی کە بیخاتە ناو بازنەی کاری ئۆپۆزیسیۆن لە ناو ئەوەیە پۆلێنی بکات بەڵام پێی وایە کە ئەم پۆلێنکردنا زوڵمە بە حەقی میدیای ئەهلی. بەڵێ جارێ پێش هەموو شتێک دەمەوێت ئەو بڵێم کە بەڕاستی من کە بەشدارم لەم بەرنامەیەوە لەگەڵ مامۆستا ئەحمەد بڕیارم نەداوە لە هەموو خاڵەکان لەگەڵ مامۆستا ئەحمەد جیاواز بم و لە پێش وەختە بقرارم لای خۆم نەداوە هەر کاتێک
هەر شتێک زانیم ئەمەیان دیقەتێکی ئەعلامیە و دیقەتێکە کە دەکرێت ئێمە قسەی لەسەر بکەین متفق دەبین لەسەری بەڵام بە تەکیدیش وەکو هابرماسیش باسەکە ئەم تەواصلەوە ئەم ڕەئیە جیاوازانە بۆ ئەوی بتوانین میدیایەکی باش لە کوردستان لەدایک بێ پێم وایە هەم دەبی مێدیای ئەهلی و میدیای ئۆپۆزیسیۆن و میدیای دەسەڵاتیش بە سنگێکی فراوانە لێمان وەربگرێت یەکسەر ئیتیهام نەکرین بەوەی کە ئەمە قسەی دەسەڵاتە چونکە لەوانەیە چەندەم ملاحەزەم هەبێت لەسەر میدیای ئەهلی و میدیای ئۆپۆزیسیۆن ئەوەندە زیاتریش ملاحەزەم هەبێت لەسەر میدیای دەسەڵات لەو ماوەی ڕابردوو بۆچی تەرکیز دەکەمە سەر ئەم حەدەسانەی لە ماوەی دوو مانجی ڕابردوو ڕوویدا لەبەرەوەی بۆی بتوانیت بە دیقەتتر ورتر دیراسەی مەسەلەکان بکەین باشە با من بە کاک ئەحمەد بڵێم پێم وایە لە ماوەی ڕابردوو میدیای ئەهلی کەوتە هەڵەیەک ئەوش هەڵە خوێندنەوە بۆ ڕووداوەکانی کە لە کوردستان ڕوودەدا بە هەمان چۆن ئێمە زۆر جار بە تەقلیدەوە ڕووداوەکانی باکووری ئەفریقیا و خۆرەڵاتی ناوەڕاست وڵاتانی عەرەبیمان هێنا ویستمان لێرە بەبێ ئەوەی گونجاو بن بەشێکیان بێنن لێرە تەقلیدی بکەین بە هەمان شێوە میدیای ئەهلیش کەوتە هەمان هەڵەوە ویستی ئەم شێوازە مامەڵەی مثلەن کەناڵی جەزیرە کە لەگەڵ ڕووداوەکانی کرد بە هەمان شێوە بەڕێزانیش لە میدیای ئەهلی بێن بە هەمان پێوەەر مامەڵە بکەن چۆن ببوورە لە کەناڵی جەزیرە یەک لەوێ دەوڵەتانی عەرەبی دابەشم بۆ دوو بەرەی ئەساسی ئەمەیە دووەمیشیان لەوێ پێناسەیەکی واضح هەیە بۆ بارودۆخی لیبیا تونس مصر یەمەن ئێستا سووریا ئەوش ئەوەیە کە خاڵێک بەرامبەر نیزامێکی ئیستیبدادی دیکتاتۆری هەڵساوە ئەو بە هەموو پێوەرە نێودەوڵەتی و یاسایەکان ئەمەی لەوێ دەکرێت شۆڕشێکە بۆیە هەر میدیایە کە خۆی یەکلا بکاتەوە واتە ڕاستەوخۆ دەچێتە بەرەی گەل بەڵام ئایا ئەم شێوازەی کە لە ماوەی ڕابردوو بە تایبەتی هەڵسوڕا و بەرپرسەکانی ئەم دەستگای ئەعلامیانە و ئەم گۆڤار و ڕۆژنامانە سیر دەکەی بە هەمان پێوەەر مامەڵەیان دەکرد کە لە کوردستان دوو بەرەمان هەیە بەرەیەکیان پێ دەگوترێت بەرەی گەل و بەرەیەکیش بەرەی دەسەڵاتەوە ئەم بەرێ دەبێت بڕواوە دەبێت ڕەش بکرێت ئەم شێوازە مامەڵەکردنەوە ئەم مطلقگەرایە وای کرد میدیای ئەهلی توش ڕوبەڕووی هەڵەیەک بێت ڕوبەری تەقلیدێک ببێت کە کۆمەڵی کەناڵی عەرەبی لەم شوێنەکرێت بەس ببوورە ئەمە گرینگە تەواوی بکەم بۆیە ئەم دابەشکردنی کۆمەلگایەوە ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووش ئەوەی پیشان دەین کە لە هەرێمی کوردستان تەنانەت خودی ئەندامانی ئۆپۆزیسیۆنیش بەو 18,000 مامۆستایی کە دەنجیان بە ئۆپۆزیسیۆنیشدایە هەمویان ئامادە نەبوون کە مانگرتن ئەنجام دەن ئەو مانای چیە مانای ئەوەیە خەڵک لە کوردستان ڕوخانی ناوێ خەڵک لە کوردستان هێشتا ئومێدی بەم دەسەڵاتە هەیە دەیەوێت لە کوردستان چاکسازی بکرێت بەڵام لە دیوەکەی تریش ئەگەر دەسەڵات استیزابەی نەبێ بۆ ئەم کۆمەلگایە بۆ ئەم مەتاڵیبانە بەتەکیید لەوانەیە مەرحەلەی دووەم بێتەزیێ بەڵام ئایا لەم هەناو هەموو ئەم عادەلانە میدیای ئۆپۆزیسیۆن چۆن بوو میدیای دەسەڵات چۆن بوو بە تێڕوانینی میدیای ئۆپۆزیسیۆن ئەو گلەی و گازاندانەی کە دوێنێ لە میدیای حزبی دەیکرد کە گوای میدیای پارتی وێشێتی مەبەسمانە کە گوایە هەموو دەرگاکانی خۆی داخستوە بەرامبەر جیاوازەکان کە بەشێکی زۆریشی ڕاستە من لەگەڵیانم بەڵام ئەمڕۆ ئەوان بە زیادەوە هەمان هەڵی دەسەڵاتیان دووبارە کردەوە بە هەمان شێوە مەجالم پێ بدەیت میدیای دەسەڵاتیش لەم ڕووداوانە ڕۆژ بە شێوازێکی متەزەبزب مامەڵی لەگەڵ ڕووداوەکان کە ڕۆژێک نەرم ڕۆژێک زۆرتون هەندێک جار زمانی تەشیر بەکارێنان واتە بە تێڕوانینی من ئەگەر زوڵم نەکەم لە کوردستان لە ماوەی 2 مانگ و نێوی ڕابردوو میدیا بە شێوەیەکی گشتی نەیتوانی حەدەسەکان ڕووداوەکان بە شێوەیەکی وا بۆمان بگوازێتەوە کە بینەر بتوانێت کە خوێنەر بتوانێت گوێگر بتوانێت لێی تێر ببێەوە بتوانێت بگاتە حەقیقەتی ڕاستەقینە. باشە کاک ئەحمەد ئێوە کۆپی جەزیرە و کۆپی وڵاتە میدیای عەرەبیەکانتان کردووە کە بەرەی شۆڕشی میسر و تونسیان کرد وەک چۆن ئێوەش بەرەی خۆپیشاندانەکانتان کرد لە کاتێکە کاک فرسەت ئەڵێ کوردستان تونس و میسر خۆپیشاندانەکانی ئێرە شۆڕش نییە لە کات ئەم کۆپی ئەم تێگەشتە چۆن دەکەیتەوە ئەبێت چەند خاڵی قسەکانی مامۆستا شیکارکەم یەکەم وەکو سەرەتا وتم نابێ ئێمە میدیادا ببڕین لە قەیرانی سیاسی لە سیستەمی سیاسی لە سیستەمی ئەعلامی لە توانای مادە لە سوڵتە لە جەماوەت کاتێ هەموو ئەم جومگانە لەناو کۆمەلگا پێکەوە بەستراونەتەوە بوونی قەیرانێک لە سیستەمی سیاسیدا ڕاستەوخۆ بوونی قەیرانێکە لەناو کۆمەلگادا کەس ناتوانێت کوڵی لەم حەقەتە بکە ئەبێ ئەمەدان بەوە دابرین کاتێ قەیرانێ دێتە پێشەوە کەواتە ڕاستەوخۆ میدیا ئەبێ بە بەشێک لە قەیرانەکە دووەمە حەدەسانی کە هاتە پێشەوە لە وڵاتانی باکووری ئەفریقا
وەکو ناوەندەی عەلامەکانی جیهانیش باسییان دەکرد کە ئەمە شۆڕشی میدیایە واتە میدیایە شەقام ئەجوڵێنێ میدیا تەئسیری هەیە و ئەو شکۆ لە تونوتیژەی کە دەسەڵاتیش لە هەرێمی کوردستان دەرحەق بە میدیا نواندی لەوەسە چاوێکی تبوو کە میدیا ئاراستەکەری شەقامەوە تەئسیریشی هەیە وە شتێکی سروشتیشە ئەمەی کە دەسەڵات لە هەرێمی کوردستان ئاراستی میدیای ئازادی ئەکات دوو حاڵەتی لێ ئەسێنێتەوە یەکەم وەکو هاونیشتیمانیەک هەموو کەسێک ئازادە لەوەی کە مشارەکەی هەیە یاخود بەشداری ئەکات بە مەرجێک کە تەسیر نەکاتە سەر موقیفە ئیعلامەکەی خۆی من وەکو ئەحمەد بێرە وەکو ڕۆژنامە نووسێک مشارێکم لە خۆپیشاندانەکان و شانازیشی پێوەکەم خۆپیشاندانیش بکرێتەوە بەشداریشی تیاکەم ئەمە جیاوازە لەسەر و لەگەڵ وەزیفە میدیایەکەی دوو پێم وایە لەم قەیرانانەدا لەم بارودۆخانی بەڵام قسە لەسەر هەڵوێستی ئەو گوتارە ئیعلامەیە ئێوە لە بەرامبەر خۆپیشاندەران و لە بەرامبەر ڕۆژی سیاسی هەرێمی کوردستانە ممارەسەیەکەن ڕخنەکە لەسەر ئەمەیە ئەو گوتاری ئێوە ممارەسەیەکەن گوتارێکە کۆپیکردنی جەزیرە و کۆپیکردنی هەندێک خطابی ئەلامی عەرەبیە کە گزارش لە دۆخی سیاسی وڵاتە عەرەبیەکانەکەن لە کاتێکە دۆخی سیاسی عەرەبیەکان وڵاتە عەرەبیەکان شۆڕشی میسر شۆڕشە بەڵام هی کوردستان شۆڕش نیە بێگومان نەخێر دێمە کۆپیکردن نیە مامەڵەکردنە لەگەڵ واقع مامەڵەکردنە لەگەڵ ئەو پێشاتانی کە دێتە پێشەوە لە وڵاتە کە چۆن معامەڵەی لەگەڵ ئاکەی ئێمە وەکو میدیا ئەبێت تۆ بابەت بە بابەت هەواڵ بە هەواڵ شیکاری سیاسی بۆ بکەی کە چەند دقیق بووی لەگەڵ واقعی ئەو ڕووداوانی کە هاتۆتە پێشەوە ناکرێت بە شکلێکی گۆترەکاری قسە بکەی کاکومێت بارودۆخی میدیا لە وڵاتی ئێمەدا بارودۆخێکی سەلیم نییە ینی مەسەلەن تۆ چۆن لە لێمی قوبوڵ ناکەی کە من بارودۆخی لیبیا و میسر و تونس و یەمەنت بۆ باسکەم بە هەماشەوە منیش لێشت قوبوڵ ناکەم مەسەلەن تۆ میدیا بە شکلی میدیای وڵاتێکی وەکو سوید و فنلەندا و سویسرا و ئەمریکان نمایشکەی چونکە لەوێ میدیایەک دێ میدیای دەسەڵات بێ میدیایەکەیە کە خۆی میدیایە میدیای خەڵکە من مشکلم لەگەڵ ئەو مەقایسانە هەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە هەرێمی کوردستان ئیمپراتۆریەتێکی گەورە لە میدیا لە بن دەستی یەکێتی و پارتیدایە کە وەزیفەی میدیای ئازاد بێ لەو بەشەی کە هەیەتی بەشێکی زۆریشی بداتەوە بە دەسەڵات کەواتە هاوڵاتی بێبەشە بێ لە زانیاریەکانەوە بێبەش ئەبێ لەو وزگانەی کە لەگەڵ بیرکردنەوەکانی ئەوەستێتەوە دێ جەزیرە کە لە پشت خۆپیشاندانەکانی میسر و تونس و لیبیا و سووریا و یەمەنەوە ئەوەستێ ئیشێکی خراپەکە یعنی لە وەستانەوە لە بەرەی گەلا وەستانەوەیشی تەندروستە ئێمە ئەو قسانەی مامۆستا هێندە ئیشکالیاتی سیاسی دروستەکات یادی ئیشکالیات دەمانباتەوە دەرەوەی میدیا ئایا بوونی قەیرانەکان دابەشبوونی هەرێمی کوردستانە لە نێوان سۆڵتە و شەقامە بە قەنەعەتی من ئێستاشی لەگەڵا بێ دوای کەبکردنەوەی خۆپیشاندانەکانیش بە گورز و گۆپاڵ ئێستاشی لەگەڵا بێ ئەڵێم بەشێک لە سیراعاتەکان کە لە شەقامە ڕوویە لە حەڤەی شوبات بە دواوە ململانەیە کە لە نێوان سڵتە و شەقامە ئۆپۆزیسیۆن تەدەخولی کرد لە قەزیەکان ئەمە مەسەلەیەکی ترە ئێمە ئەبێ میدیای ئۆپۆزیسیۆن وەزیفەکەی جیاوازکەینەوە لە وەزیفەی میدیای ئازاد و تێڕوانینی ڕۆژنامەنووسانی ئازاد و بیرکردنەوەیان جیاوازکەینەوە لە تێڕوانین و بیرکردنەوەکانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا ناکرێ من بە خۆم و بە ئیشەکەمەوە بڵم لەبەرەی ئۆپۆزیسیۆنانیم تۆ بە زۆر کراسی ئۆپۆزیسیۆن بکەیتە بەری من و بکەیتە بەری کەناڵەکانی ڕاگەاندنی ئازاد لە زۆر سپاس ئەو قەیرانەی کە لە هەرێمی کوردستانە ڕوویدا لە ناو شاری سلێمانی و لە شوێنەکانی تری هەرێمی کوردستان ڕوویدا بەڕای هەندێک لە چاودێران دروستبوونی بۆشایەکی گەورە بوو لە بینی دەسەڵات و لە بینی خەڵکە لە بینی جەماوەر و خەڵکانێکی ناڕازی و خەڵکانێکی دەسەڵات کە سوودمەند بوون لە هەموو ئەو ئیمتیازانەی لە ناوژانی سیاسیە هەیە بۆ ڕێگە بە میدیا نادەی تەکڵاوی ئەم خەڵکە بێ و داکۆشی لەمە بکە بۆ دەسەڵات و دیدی ڕسمی بە شێوەیەکی گشتیتر ئەمە واوێ ناکەن جەبهەی ئۆپۆزیسیۆنە پلانی سیاسیە بەڵێ وەڵامی ئەو پرسیارە بێتەوە ئەم ناوبڕەمان هەیە و پرۆگرامەکەمان بەردەوامە و دوای ئەم ناوبڕێ دێنەوەلاتە